نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في روزائي فرميو، باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقاو ريچكان أو ريقاو ريچكانانيك بيچواني ريبازي في غمري خوش ويسمانا صلى الله عليه وسلم، وهر بيچوان بونيك وهر لادانيك لو ريباز مباركة بتأكيد بدبختي وقرب سرية بخاونكانيان وبوانشي شوينيان كون لجياني دنيا ولا روجي قيامتي شا سرشوري أو روجيو ئاگری جەهەنەمی شوێنیەتی خواپەناماندا. بەڕێزان، بەڕاستی حەج و عومرە لە گەورەترین ئەو عیبادەت و پەرستنانەیە کە ئینسان نزیکەکاتەوە لە خوای پەروەردگار. دڵی هەر هەمومان بەڕاستی مشتاقی ئەو شوێنەیە. ڕوحەکانمان ئەدا لە شەقەی باڵ و لەگەڵ ئەوانە خەریکی خۆشی، خەریکی ئەو زکرانەیە کە ئەوان ئەنجامێدەن. بەڵام لەگەڵ ئەوەیشا خوای پەروەردگار هەندێک کاری داناوە کەوا ئەگەر ئینسان بیکە ئەجر و پاداشتی حەج و عومرەی دەسەکەوێ. ئەجر و پاداشت فەرزەکەی لەسەر ناکەوێ، بەڵام ئەجر و پاداشتی حەج و عومرەی دەسەکەوێ. ئەمە بەزەییەکی خوای پەروەردگارە بۆ ئەو کەسانی کە ناتوانن بەهۆی نەخۆشیەوە، بەهۆی بێپارەی و فەقیری و هەژاریەوە ناتوانن بگەنە ئەو شوێنانە. وهروها ئەمە دەرگای منافەسە و پێشبڕکێ ئەکاتەوە بۆ ئەوەی دائیمان مسلمانان لە پێشبڕکێ بن، کامیان زووتر یان زۆرتر ئەتوانن بگەنە خوای پەروەردگار و ئەتوانن پێشوو کۆکەنەوە و پلە بەرزەکانی بەهەشت بەدەست بێنن. یەکێک لەو کارانەی خۆشەویستەکانم کە ئەجر و پاداشتی حەج و عومرەی هەیە، رسول الله فرمي صلى الله عليه وسلم: من صلى الفجر في جماعة ثم قعد يذكر الله حتى تطلع الشمس ثم صلى ركعتين كانت له كأجر حجة وعمرة. هاشان رسول الله فرمي صلى الله عليه وسلم: تامة تامة تامة. خوش ويسكانم پیغمبری خوا فرمی صلی الله علیه وسلم هر کسی نوێژی بەیانی بە جەماعەت بکە، هەر کەسێ نوێژی بەیانی بە جەماعەت بکە، پاشان دانشێ ذکری خوا بکە حتا وەکو خۆر دەرەچێ، پاشان دانشێ لە شوێنەکەی خۆیان ذکری خوا بکە حتا وەکو خۆر دەرەچێ، پاشان دوو ڕکات نوێژ ئەنجام بدە دوای ئەوەی کەوا خۆر هەڵدێ بە چارەکێک تا 20 دقە. ئەو کەسە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەجر و پاداشتی حەجێک و عمرەیەکی هەیە بە تەواوەتی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. زۆر گرنگە بەڕێزان، ئەم هەنگاوانە ئەبێتە هۆکارەوەی ئەو ئەجرە گەورە دەستکەوێت. نوێژی بەیانی بە جەماعەت بکەیت. بۆ ئافرەتان نوێژی بەیانیان لە کاتی خۆیان بکەن و لە شوێنەکەی خۆیانە دانشن، لە ماڵەکەی خۆیانە. یعنی بۆ ئەوانیش ئەم ئەجرە هەیە. وەکو زانایانە فەرمن دابن شێو ذکری خوا بکە، باسی دنیا نەکە، دەمەتەقەی دنیا نەکە، ذکری خوا بکە. باشتر وایە شوێنەکەی خۆی چۆڵ نەکە، هەر لە شوێنەکەی خۆیان دانشی ئەگەر بتوانێت، یان وەکو لە شوێنێکی تریشا ئەگەر پشتی ئێشا یان نەیەتوانی پشتی دا بە دنگەیەکی مزگەوتەوە، پشتی دا بە دیوارێکەوە، ئینشاء الله ئەو ئەجرە دەسەکەوێت. بەڵام ئەگەر بتوانێت لە شوێنەکەی خۆیان بێت، مەشغوڵ نەبێت تشتی دنیایەوە، خەریکی قورئان خوێندن بێ، خەریکی ذکرکردن بێ، خەریکی تەسبیحات بێ، و چاوەڕوان بکات تاوەکو خۆر بەرزە بێتەوە بە ئەندازەی چارەکێک على الأقل تا 20 دقە. پاشان دوو ڕکات نوێژ بکە کە نوێژی زوحایە و سەرەتای زوحایە و پێشی ئەوترێ نوێژی شروق کە خۆر هەڵهاتنە. ئەو ئەجر و پاداشتەی دەسەکەوێت. دووهەم خۆشەویستەکانم، رسول الله فرمي صلى الله عليه وسلم: من خرج من بيته متطهرا إلى صلاة مكتوبة فأجره كأجر الحاج المحرم. أفرمي هر کەسێک
لە ماڵ خۆی دەرچێت سیرکەن بەڕێزان هەر کەسێ لە ماڵەکەی خۆی دەرچێت بۆ نوێژی جەماعەت بۆ مزگەوت مەبەستی طبعا نوێژی جەماعەت بێ و مەبەستی مزگەوت بێ کە دەریش ئەچێت دەستنوێژی کامل لە ماڵ گرتووە بۆی ئەم ئەژەی دەستکەوێت ئەبێت دەستنوێژ لە ماڵەوە بگرێت طبعا بۆ ئەوانە ناگرێتەوە نەخۆشن کەسێ نەخۆش بێت لە ماڵ دەستنوێژەکرێت بەڵام دەستنوێژەکەی ئەشکێت لە مزگەوت دەستنوێژ بگرێت ئینشاءالله هەر ئەجرەکەی ئەوەی دەستەکەوێت بەڵام ئەوەی کە بتوانێت دەستنوێژ خۆی بپارێزێ و دەستنوێژ بەردەوام بێ لەسەر دەستنوێژ لە ماڵ دەستنوێژ بگرێت بۆی ئەم ئەجرەی دەستکەوێت مەبەستی تەنها نوێژی جەماعەت بێ مەبەستی دنیایی نەبێ مەبەستی ئەوە نەبێت بڕوا لە مزگەوت یەکێ ببینێ تەنها مەبەستی خۆی گەورە بێ ئەوە ئەجری حاجیەکی محرمی هەیە ئەو کەسە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم فأجره كأجر الحاج المحرم لروايتك ترى فرمي من مشى إلى صلاة مكتوبة هر کەسێ بە پێ بێ کەوا بوو باش وایە لە ماڵ دەستنوێژ بگرێت و ئەگەر ماڵی نزیک بێت لە مزگەوتەوە هەروە پێ بێت ئەوە ئەجری حەجێکی هەیە گشت هەنگاوێک کە بەرزێ کاتەوە خوا لە گوناحێکی خۆشە بێت گشت هەنگاوێکیش کە دای ئەنا خوای تعالی ئەجر و پاداش و سەدەقەیەکی بۆ ئەنووسی بۆیە پێشینانی ئێمە زۆر حسابیان بۆ هەنگاوەکانی خۆیان نەکرد بۆ مزگەوت حتا کاتی ئەهاتن بۆ ئەوەی هەنگاویان زۆر بێ هەنگاوەکانیان بچووکە کردەوە یعنی هەنگاوی گەوریان نانە هەنگاوەکانیان بچووکە کردەوە بۆ ئەوەی ئەجرەکانیان زیاتر بێ و زۆر دڵیان بەوە خۆشە بوو و ئەیانزانی ئەم هەنگاوانە لە خواوە نزیکیان نەکاتەوە قەومانێک بەجەستە ئەهاتن بۆ مزگەوت بەڵام ڕوحیان ئەیدا لە شەقەی باڵ بۆ بەهەشت سێم خۆشەویستەکانم کابرایە کاتە خزمەتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا طبعا لە کاتێکا پێغەمبەری خوا ئەویست بڕوا بۆ غەزا بۆ جیهاد لە پێناوی خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەمەوێ منیش بێم بۆ غەزا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دایک و باوکت زیندون فەرمووی بەڵێ دەی فەرمووی جیهاد لە خزمەتکردنی دایک و باوک تا بکە لە ڕیوایەتێکە ئەفەرمێ فەرمووی دایک و باوکت زیندون فەرمووی بەڵێ دایکم زیندووە فەرمووی دەی خزمەتی دایک و باوک خزمەتی دایکت بکە ئەوە هەم جیهادە هەم حەجە هەم عومرەیە هەم جیهادە هەم حەجە هەم عومرەیە بەڕاستی ئەجری ئەوانێت گشتی دەسەکەوێت کەوابوو ئەو کەسانەی کە خزمەتی دایک و باوکیانەکەم ئەو کەسانەی کە دایک و باوکیان ماوە و ئێستا پێویستیان بە ئەوە خزمەتیان بکە بۆ خۆیان دائیمەن لە جیهادا بن لە حەج و عومرەی بەردەواما بن لە خزمەتکردنی دایک و باوکیانە باڵ شۆڕکەن بۆ دایک و باوک تەحملی قسەڕقەکانی دایک و باوک بکەن چونکە دایک و باوک کە تا تەمەنیان گەورە ئەبێ قسەشیان ڕقە بێ قسەیان وشکە بێ زۆربەی هەیە الحەمدولله هەر وەکو شەکەر وایە ئەوە ڕەحمەتی خوای پەروەردگارە بەڵام هەرشیانە قسەی ڕقە قسەی وشکە تەسەڕوفاتی وەکو مناڵی پێدێتەوە بۆیە ئەبێت و تەحملی بکەی نابێ بڵێ ئاخر باوک من جیاوازە ئاخر باوک من ئێوە نازانن چۆن چەندێ خراپە دایکم نازان بابەگیان پێغەمبەری خوا باسی ئەواکە باسی دایک و باوکە خراپەکەکە جاخۆ ئەگەر چاک بێ ئازایی تۆ نییە وقابل چاکیش بێت و بەرامبەریان خراپ بی ئەمە باسی دایک و باوکەکە کە ئازار تەدەن تۆ تەحملیەکەی چۆن تۆ بە مناڵی ئازاری ئەوان تەدا ئەوان تەحملیان نەکرد و تۆ تفتیان نەکرد ئەوان ماشتیان نەکرد تۆ ئەتکردە قژیانە ئەتکردە ڕیشیانە ئەوان باوشیان بۆ تەگردەوە ئەبێت تۆش ئاوابی جا ئەگەر حەزەکەی بەهەشت بەدەست بێنی حەزەکەی دایمەن ئەجری حاجی و مجاهیدت هەبێ خزمەتی دایک و باوکت بەڕێک و پێکی بکە داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە هیدایەتمان بدا دامەزراوان بکە لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت لەوانەمان بگێڕی کەوا دائما منافسەیانە و پێشبڕکەیانە بۆی پلەی بەرزی بەهەشت بەدەست بێنن یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحم بە نەخۆشەکانمان بکەیت و شیفایان بدەیت ڕەحم بە مردوەکانمان بکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە ڕەحم بە ئەو کەس و کارە مردووانەمان بکەیت کە لە پێشا وەفاتیان کردووە یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەیت یا ڕەبی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەیت خێزانەکانمان ساڵح بکەیت یا ڕەبی خوایە ڕەحم بە گەنجەکانمان بکەیت یا ڕەبی خوایە ڕێنماییان بکەیت بۆ چاکە و چاکەکاری خوایە ئیسلامەتی لەم وڵاتە هەردەم عەزیز و سربرز بێ یا ڕەبی ئاڵای ئیسلام هەردەم شەکاوە بێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە کار بەدەستانمان ساڵح و دادپەروەر بکەیت یا ڕەبی خوایە لە قات و قڕی و گرانی بمان پارێزی یا ڕەب العالەمین ئامین ئامین
آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خۆشەویستەکانم، هەلە باسی کردەوە چاکەکان کە ئەجر و پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە. رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم خۆشەویستترین کەس لای خوای پەروەردگار ئەو کەسانن کە قازانجیان زۆرە بۆ خەڵکی. باشترین کار لە لای خوای تەعالا ئەوەیە کە دڵی مسلمانێک خۆشکەی. سیدکن بەڕێزە، باشترین کار لای خوای پەروەردگار ئەوەیە دڵی مسلمانێک خۆشکەی. دەی خراپترین کار لای خوای تەعالا ئەوەیە دڵی مسلمانێک ناخۆشکەی. سبحان الله. باشترین کار لای خوای پەروەردگار ئەوەیە کە مسلمانێک غەمبار بێ و تۆ خەمەکەی لەسەر لادەی. قەرزارە و تۆ یارمەتی بەی قەرزەکەی باتەوە، یان لەسەری سووکی بکەی، یا برسێتی و تۆ برسێتیەکەی ئەشکێنی. زۆر گرنگە بەڕێزان مسلمانێ برسی بێ و تۆ برسێتیەکەی بشکێنی، یا تینوی بێت تۆ تینۆتیەکەی بشکێنی. جا رسول الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم پاش ئەم قسانە ئەفەرمێ ئەگەر من لەگەڵ مسلمانێکە، لەگەڵ برایەکی مسلمانما ڕێ بکەم، هەنگاو بنم بۆ احتیاجیەکی ئەو مسلمانێک پێویستیەکی بە تۆیە و تۆ لەگەڵ یا هەنگاو ئەنەی. ئەمە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. گوێ لەم قسە بگرن، لەلام خۆشەویسترە لەوەی کە یەک دانە مانگ من لەناو ئەم مزگەوتە، قەزدی مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، یەک دانە مانگ من ئیعتیکاف بکەم لەناو مزگەوتی پێغەمبەرە. ئیتر خۆتان ئەزانن ئیعتیکاف چەند گەورەیە، یعنی شەو ڕۆژ دەرنەچی خەریک عیبادەت بی و لەکوێیشان لە مزگەوتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. چەندی ئەجرەکەی گەورەیە. ئەگەر شوێنی مسلمانێ بکەم بۆ ئەوەی احتیاجیەکەی جێبەجێ بکەم، ئەوە نەگەورەیە، هەی زۆر زۆر گەورەیە. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ بە ڕەحم بێ، ئەبێ بە بەزەیی بێ. هەر یەکێ لە شوێنی خۆیان کاتی ئەبینی کەسێ زەبوونە، یان ئەبێ سۆ زود بۆی بجوولێ. تۆ لە دائیرەیەکەی کەسێک ئەزانی فێڵباز نییە، بەڵام شتێکی پێ نییە، تۆ ئەتوانی ئیشەکەی مەشی بکەی، ئەتوانی کارەکەی بۆ ئاسان بکەی، دەبۆی بکە برا خۆ هیچ وا بزانی یعنی لە گیرفانی دایک و باوکی خۆت دەری ناکەی. ئەمە کاروبارە، هەموو شتێ لەم ژیانە مەجالی ئەوەی تایە تۆ زێن بکەی. مامۆسای تەلەبەیەک احتیاجی یەک دەرەجێ، تۆ ئەیتێڵی تۆ بۆ یەک دەرەجە ساڵێک بمێنێتەوە، یا لە یەک دەرسا پێویستی بە چەند دەرەجەیەکە تۆ ئەیتێڵی تۆ بە ساڵێکی تر. ئاخر ئەمە یعنی تەسەورەکەن مامۆسای وا هەیە هەر لە ئەوەڵ ساڵە بە تەلەبەکانی وتوێتی واللهی ئەم ساڵ کەستە نایەم دەرچن على ئەوەڵ ساڵەوە، هەر ڕەشەیە ئەمە گوایە على ئاساس فێریانەکە بخوێنن، هەر لە ئەوەڵ ساڵەوە وتێتی من پارەکە ئەوە نەکەسم یاڵا تۆ حەلە دەرسەکەی منە ماوە تۆ کەوتووە، نایە لەم کەستان دەرچن واواکەم بۆ باوە بۆ دژمنت نین ئەوانە. یا مامۆسای وا هەیە گوێم لێ بووە بەخوا لە لای خۆ من مدیری بووم، ئەو مامۆسا بووە لەلام وتێتی وەڵڵهی دەرەجەیەک بە دایک و باوکم نادەم. بۆ چییە برا ژیان بەو شێوازەش ئاخر ناکرێت کەسێک لەوانەیە ئەو ڕۆژ ئیمتیحانی تۆ ئەو تەلەبە لەوانەیە کێشەیەکی بێ، لەوانەیە مشکلەیەکی بوو بێ، لەوانەیە وەزعێکی بوو بێ. من ناڵێم تەلەبەی تەمەڵ کە سفرە و تۆ بە زۆر ناجیحیکەی، نابیتی لۆ با بمێن تۆ ساڵێکی تر. ئەوە ئەگەر لە چەند دەرسێ تەمەڵ تەلەبە وهەیە جاری وهەیە تەمەڵ نییە، ظروفەکەی وایە وەزعێک بۆی دروست بووە، تۆ چاوپۆشی زەرورە. کابرا دێتە لات خۆت ئەزانی کەسێکی قەرزکوێر نییە، ئەزانی قەرزەکەت ناخوا، بەڵام ئەم مانگە ڕێک نەکەوتۆ بێت چەند قەرزێک هاتۆتە سەریا بچێ ئەم مانگە ئێدە چاوپۆشی بکە، خوا چاوپۆشیت لێکە. مسلمانی وا هەیە تەلاقی خواردۆ، دێتە لای مامۆسایەکی ئاینی ئێبا بە ئەو لە دەمی دەرچووە تەلاق، ئیتر لە دەمی دەرچووە چی بکات؟ یعنی ئەم غەڵەتەی کردووە دنیای لێ ئەناتە یەک. والله مامۆسای وا بیستمە تۆ مامۆسای وا هەبووە کابرا وتێتی مامۆسا تەلاقم خواردووە، مامۆساکە طبعاً بەتەمەن بووە، ئەوش گەنج بووە، هەر یەکسەر لەگەڵ قسەکە و تفێکی کردێتە ناو چاو کەسەکەوت، هەی کرد هەی نازانم چی ئەی بۆچی کابرا غەڵەتی کردووە، کابرا نەفام، کابرا ئەبێت تۆ تێیگەینی، ئەبێت تۆ نەسیحەتی بکەی، ئەبێت تۆ ئامۆژگاری بکەی. جا ئەمە زۆر مشکلەیە بەڕاستی. بۆیە پێغەمبەری پاس الله عليه وسلم فەرمێ ئەگەر یەک مانگ لە مزگەوتەکەی پێغەمبەر ئاعتیکاف بکەم ئەوە لام خۆشەویست نییە کە مسلمانێک احتیاجیەکی منە ڕۆم احتیاجەکانی جێبەجێەکەم. جا هەر لەو حەدیثە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک توڕەی خۆی بخواتەوە لە مسلمانێک، یعنی توڕەی کردووە بەهۆی غەڵەتێکە کردێتی، بەڵام ئەم لەبەر خاتر خوا ئەتوانێت تۆڵەی لێ بکاتەوە، بەس ئەم لەبەر خاتری خوا عەفویەکە، لەبەر خاتری خوا چاوپۆشی لێکە. ئەفەرمێ والله خوای گەورە لە ڕۆژی قیامەتە سترتەکا و چاوپۆشی لە گوناحەکان دەکات. هەر کەسێ ئەگەر لەگەڵ مسلمانێکا بڕوا بۆ ئەوەی احتیاجێکی جێبەجێ بکە لەگەڵ یان ڕێ بکە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات کە خەڵک زۆر زۆر پێویستی پێیەتی، لەو ڕۆژە خوای تەعالا ڕەحمی پێیەکە و جێگیرێکا و سابتێکە.
داواکارم خوای تعالی لەو کەسانەمان بگێڕێ کە ئاوا ئەڕۆنە دەمی مسلمانانەوە، ئاوا بەزەیان بە مسلمانانە دێتەوە.